ئەم کاتەدامەش لە دنیادا و بە تایبەت لە وڵاتە دیموکراتیەکاندا هەر کاتێک سێکتەرێک تووشی شکست و کەموکوڕی دەبێتەوە بەرپرسانی تایبەت بەو سێکتەرە و زۆر جاریش حکومەت و ئەو وڵاتە یان دەست لە کار دەکێشنەوە یان لە پەرلەمانەوە دەنگ لەسەر دوورخستنەوەیان دەدرێت یان هیچ نەبێت داوای لێوەردن دەکەن بەهۆی ئەو کەموکوڕیەی ڕووی داوە. شتێکتان بیرێنمەوە 10 ساڵ لەمەوبەر باس لەوە کرا کە وەزیری پەروەردەی یۆنان بەیانیەک دەچێت بۆ نانکڕین دەبینێت منداڵێک لە باخچەیەکی ئەو نزیکانە گوڵک لێ دەکاتەوە و دواتر دەیژاکێنێت. دەست بەجێ جەنابی وەزیر دەگەڕێتەوە ماڵەکەی خۆی و خۆی دەگۆڕێت و دەڕوات دەست لە کار دەکێشێتەوە. بەهۆی ئەوەی کە نەیتوانیوە پەروەردەیەکی دروست فێری منداڵانی وڵاتەکەی بکات و وایان لێ بکات بیر لە لێکردنەوە و زیانگەیاندن بە گوڵەکان نەکەنەوە. دەزانم کەرتی پەروەردەمان هێندەی گرفت هەیە. ئێستا بیرتان بۆ ئەوە دەچێت کە باز دەست لە کارکێشانەوەی بەرپرسانی وەزارەتی پەروەردە بکەین؟ نا، باسی ئەوە هەڵدەگرین بۆ کاتێکی تر. ئێستا بابەتێکی گەرمتر هەیە کە پەیوەستە بە ژیان و مردنی سەدان کەسەوە. هەمووان بێباک و بێخەمن، پاڵیان لێداوەتەوە. پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی هیوا هاوشانی ئەوانیش ئەو نەخۆشانەی کە تەنها هیوایان ڕەحمی خوا و دڵسۆزی پزیشکەکانی نەخۆشخانەکەیە هاتوونەتە سەر شەقامەکان و داوای موچە و شایستەدارایەکانی 6 مانگی ڕابردویان دەکەن. کۆمپانیاکانی دەرمان پێدانی دەرمان و چارەسەریان بە نەخۆشخانەکە ڕاگرتووە لەبەرەوەی حکومەت پاریان بۆ خەرج ناکات. نەخۆشان و کەسوکارەکەیان ئۆتۆمبیل و خانوو دەفرۆشن بۆ کڕینی دەرمانی چەند ڕۆژێکی کەم بۆ ئەوەی ببێتە فریادڕەس و ڕزگارکەری ژیانیان تا بەڵکو حکومەت بێتە سەرخەت و چارەیەکی دۆخەکە بکات. بەڵام هیچ. دەوترێت حیزب و بەرپرسەکانی حیزب و کۆمپانیەکان دەستیان خزانۆتە نێو کەرتی تەندروستی و مەبەستیانە نەخۆشخانەکە هێندە لاواز بکەن کەس ڕووی تێنەکات کەچی نەک وەزیر و بەڕێوەبەری گشتی و ئەنجومەنی وەزیران بیر لە هیچ هەڵوێستێک ناکەنەوە بەڵکو ئەوانیش هێندەی تر دەبنە تۆقێنەری نەخۆشەکان و هۆشداری توند بڵاو دەکەنەوە وەک ئەوەی خەڵکی فەقیر و هەژار هۆکاری ئەم دۆخە بێت. ئەوە دەست لە کارکێشانەوە لە ناو کووردا گەورەترین بڤەیە. لەولاوە پەرلەمان و فراکسیۆنەکان و پەرلەمانتارەکان کە هەمیشە سەری زمان و بنی زمانیان ئەوەیە لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵکدان بێدەنگیان هەڵبژاردووە و هیچ جۆرە دەنگێکیان لێ بەرز نابێتەوە. ئێستا دۆخەکە بە جۆرێک مەترسیدارە لەسەر ژیانی نەخۆشانی ئەو نەخۆشخانەیە کە بە ئەستەم هیوا لە سیمای پزیشک و کارمەند و نەخۆشەکانی بەدی دەکرێت کەچی بەرپرسانی باڵای حیزب و حکومەت هەر خەریکی مزایەدە و خۆ بە پاڵەوانکردنن لە سۆشیال میدیا و شاشەی کەناڵ و ڕووپەری پەیجەکانەوە. ئەوەی بە خەیاڵیان دانێت خەم و ژیان و ئازارەکانی هیوا و نەخۆشیەکانیەتی. بەسیکەن بەهۆش وەرنەوە ئێوە بەرپرسن لە ژیانی هاونیشتمانیانی ئەم نیشتیمانە بێناز.